خۆشەویستان سەلام عەلەیکوم بە کورتی لۆتان باز دەکەم چارەسەری قەڵەوی چار هەنگاوە. هەنگاوی یەکەم نەمەتی حیاتت بگۆڕە، واتە کاربۆهیدراتی مەخۆ کە گەنم، شەکر، بنج، میوە، پەتاتە، گولە بە ڕۆژە لێی دوورکەوە. جوولەت زیادکە، باشترین چاکترین بێمەسرەفترین ڕاضە لە بۆ قەڵەوە خۆشەویستەکان ڕۆیشتنی بە پێیانە لاقت بجوولێ بە نەعلەینە کالێ لەبەرکە و غاریش مەدە تاوەکو چۆکت ئەزیێت نەخواتن و خەوتان ڕێک بێخن. ئەگەر نەتوانین نەمەتی حیاتت ڕێک بێخی دەتانی سوود ببینی لە شتی کوردەواری کە زەردەچوو، دارچین، زەنجەبیل ئەوان ئیسفادەی لێ دەکەی. خەتۆی سێمینیان کەوە کەپسولە شینەکە و دەرمانی طبیە دەرزیە. ئەو سێ طریقەیە نەجاحەتت نەهینە ئەو جەدەیە مێهرەبانی خەتۆی چارەمە. خەتۆی چارەمینیشان کەوا پێ کاتیە لە دوو بەشەکیان بە بێ عەمەلیات، بەشەکیان بە عەمەلیات. ئەوانەی بە بێ عەمەلیات دوو بەشن، پێی دەرێن باڵۆن. باڵۆنیش هەیتمان بە بێ بەنج بە بەنج. بە بێ بەنج کە پێی دەرێن باڵۆنی زیرەک لۆ 3 مانجیە، بە بەنج پێی دەرێن باڵۆنی ئاسایی لە بۆ 6 مانجیە. ئەوە بە بێ عەمەلیاتە. بە عەمەلیاتیش بڕینی گەدەی لە مێهرەبانی بەردەوامین لە بۆ لەناوبردننی قەڵەوی بمێنن بە سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.